باس لەو مەراسیماکەین کە بە خۆشحاڵیەوە ئێوارەیە کاژمێر 5 لە شاری سلێمانی لە هۆڵی خاک بەڕێوەچوو ئەویش بڵاوکردنەوەی سێ لە بڵاوکراوەکانی چاپی دووەمی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد بەڕێز کامەران سوبحانە کە جارێکی تر بەشێک لەو کتێبانەی کە چاپی یەکەمیان بەڵێن کەسانێکی زۆر خوێندبوویانە و هەروە جێگەی ڕەزامەندی بەشێک لە نووسەران و خوێنەران بوو جارێکی تر ئەم کتێبانە بە خۆشحاڵیەوە چاپی دووەمیان لە نێو مەراسیمەکەیە بڵین ڕاگەێنرا و هەروەها جارێکی تر ئەم کتێبانەش ئەکەونەوە بەرزیدەی خوێنەران. پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە هۆڵی خاک لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەران و خوێنەران مەراسیمی ناساند و بڵاوکردنەوەی چاپی دووەمی هەرسێک کتێبی لە خەیاڵەوە بۆ خۆڵ نائارامی ساتێک پێش بیرچوونەوەی نووسەر کامەران سوبحان کە لە بڵاوکراوەکانی ناوەندی چاپەمەنی و ڕۆشنبیری کارۆن بەڕێوەچوو. بەخێراتنی کەناڵی کورساتەکەم ئەم ئێوارە لەم کەشە گەرمەی سلێمانی و لەم جەوە گەرمەی ئێوارەیەکی هەوینی سلێمانی هیوادارم بتوانین کەشێکی فێنک لە هۆڵی خاک دروستکەین کە بۆ مەراسیمی بڵاوکردنەوەی سێ کتێب لە خەیاڵە بۆ خۆڵ ساتە بیر پێش بیرچوونەوە نائارامی کە هەرسێکیان بەرهەمی ناوەندی چاپەمەنی و ڕۆشنبیری کارۆیە سێ مەراسیمە ڕاستەرۆک و جەناب ئاماژۆپیا چاپی دووە من کتێبەکان بەڵام جارێکتر ئیدیتۆرمان کردووە جارێکتر پێداچوونەوەمان کردووە و نوسخەکانیشی نەماوە حەزمان کرد لە مەراسیمەکان ڕوبەڕوو لەگەڵ خوێنەرەکانمان لەلایەن ئەو کەسانی کە حەزیان لە کتێب و شەیدەی کتێبن ئێوارەیەک دروستکەین لە مەراسیمێکی تایبەتە هەم خوێندنەوە بۆ کتێبەکان بکرێت و هەم پێشەش کرێ بە خوێنەران لەلایەن هەردوو برای توێژەر و نووسەر دکتۆر نەوزاد ئەسواد و دکتۆر ڕێوار فەتاح خوێندنەوە بۆ هەندێک چەم کولایانی کتێبەکە ئاکرێت. لە ڕاستی ئەگەر بڵم ڕێکەوتە ڕەنگە دروست بێ خۆی لە ڕاستیە من ئەم کتێبەم لە خەیاڵە بۆ خۆڵ دەمێکە دکتۆر ڕێوار ئیدیتۆریەکە پێداچوونەوەی پیا کردووە دەستکاری کردبوو دوو کتێبەکە تریژ نوسخەی نەمابوو لەگەڵ ئەو کتێبەیە کە دکتۆر ڕێوار پیاچوونەوەیە کرد من خۆشم پیاچوونەوە بەم دوو کتێباکرد هەر سێکی ئامادە بوو بەیەکەوە ئیتر لە کتێبخانەکانیشان نەمابوو پێم خۆش بوو هەر سێ کتێبەکە بەیەکەوە هەم چاپ بکرێتەوە هەم مەراسیمێکی بۆ بکرێت خۆی لە لای ئێمە بەڕاستی نەریە دوایە دائیمە مەراسیم بۆ چاپی یەکەم ئەکرێت من ئەو بیرۆکەیم بۆ هاتووتم ئەیقیچەکە با چاپی دووەمیش بێت چاپی یەکەم ڕەنگە کۆمەڵە کەس هەر نەیبینی بێت هەر نەما بێت لە کتێبخانەکە ئەمەش هەم خۆشە و هەم لەم جەوەشە و لەم کەشەشە کە کتێبەکان تەواو بوو ئەتوانی مەراسیمێکی بۆ بکەین و قسە لەسەر کتێب بکەین کار بکەین کە زیاتر بۆ لە کاری چاپخانە بۆ نمونە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەت لە کۆتا کتێبیان قسەکەم نائارامی کە سێ دەقیشان و نامەیە یەکێکیان لە نووسەرێکی فەڕەنسی تورک بەڕاستی ڕۆمان بوو ئامادەم کردو بە شانۆ کە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد ئەویش باسی نووسەرێکی فەڕەنسی باسی ڕزگاربوونی چەند کچێکی کورد دەکات چەند کچە کوردێکی ئێزیدی کە لە دەستی داعش ڕزگار کراون ئەمەم کردو بە شانۆ کە زۆر گرنگە لەگەڵ دوو شانۆ نامەی ترا دوو کتێبەکەی تریژی یەکیان لە خەیاڵە بۆ خۆڵ کە ئەمەش زیاتر هەروەکو کۆنسپتی ناوەکە خەیاڵ و خۆڵ کە خەیاڵی چەکە لە چەکە بەهێزەکانی نووسەر ئیشکردنە لە ژیان و بەرهەمی ئەو نووسەرانەی لە سەدەی 1920 ژیاون ئیشم تیا کردوێتەوە ساتێ پێش بیرچوونەوەش تقریباً درێژە دەری هەمان ستایلی لە خەیاڵە بۆ خۆڵە بە گۆشەیەکی جیاواز بە بینینێکی جیاواز تا ڕادەیەک بە زمانێکی جیاواز نمونە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان